ئافتا و ژنێکی تەمەن 80 ساڵی کاکەی گوندی هاوارە باسی ماستی قەڵاتێ دەکات و دەڵێت تەواوی ئەو ماستەی لە قامبەلەی گەورەدا هەمان بوو لە قەڵاتێدا بەشمان دەکرد بەسەر ئەو ماڵانەی کە ئاژەڵ و مەڕ و ماڵاتیان نەبوو و دەمان بەخشی ئەوە مەراسیمی ماستی قەڵاتێ بوو. مەراسیمەکەی بەهارە ڕات دەرەچێ و ئەو فەسڵەستانی بەهار نییە ئیسای بەهار کۆ ئەو عانی لۆ پێگەی کەما پێگەی ئەرزی باسی حاتکە ئەوەیان کردە مەشکەی هەیان ژەن و کرد دوای کەرێکە ئەنە برد بۆ خوان وینەکە ئەم برد بۆ خوان ئاوە ئەوداوە فەقیر تێڵی بۆ فەقیرتەوە ئای بەخشین. لە گوندی هاوار لە پارێزگای هەڵەبجە بە مەبەستی زیندووکردنەوەی کەلتورەکەیان کاکەیەکان مەراسیمی ڕۆژی بەخشین یان ماستی قەڵاتیان بەڕێوە برد کە مەراسیمێکی کۆنی هاواریەکانە و لەو ڕۆژەدا ئەو ماڵانەی ئاژەڵدارن ماست و دۆ و کەرێ دەبەخشنەوە بەسەر ماڵاژارەکاندا کە مەڕ و ماڵاتیان نییە. ڕۆژێکی بەخشینە ڕۆژێکی پیرۆزە کۆن ماسی قەڵاتێمان پێوتوە ئیسە بەخشینە جا ڕۆژێکی زۆر پیرۆزە لە باو با پیرمان و تەمەنی هاوار 800 ساڵە هاوارە ئەم ماسیە بردووە خەیری میرەسکەنەرە ئەو شەخصەوە و بەرمانۆ ئەو وەختە ئەمیانە بۆ کردو ئەو ڕۆژە ئەمری خوای کردوێ میرەسکەنەر نان و ماسیان خواردووە کە بردویانە ساوانیان ئیتر لە عەشقی ئەوە هەر هەموو ساڵێ لە مانگی چوارە هەر ماسەکەمان بردووە و بیرەوەری من ئیتر ڕۆژێکی خۆشی پیرۆز بووە و هەموو کەس هاتووە و نان و ماسمان داوە بەیەک و دوای شایەکی خۆش کریا هاتیینەوە لەولاوە هەڵپەڕین و ژنان بە مەنجەڵە ماستەکانیان لە دەوری یەک کۆبوونەتەوە مەراسیمەکەیان نەریتێکی کۆنی کاکەیەکانە و مێژوەکەی بۆ سەدان ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە هاوڵاتیانیش ئەمە بە کەلتورێکی جوان و دروستبوونی خۆشەویستی زیاتر لە نێوان هاوڵاتیانی کاکەیدا دەبینن. بەڵێ وەڵا ساڵانە لەلایەن خەڵکی ناوچەکەوە یا باوڵێن لایەن خەڵکی هاوارەوە کاکەیەکانی دانیشتوی هەڵەبجە شەید ئەم بۆنەیە سازەکرێت ئەم بۆنەیە کە تقریبان بۆنەی بەخشینە ینی با بڵێن ئەوەی هەی بێ و نەیبێ ئەوەی پارەی هەبێ ئەوەی پارەی نەبێ هەمووی پێکەوە شێر ئەکەن بەیەکەوە دێن لێرە لەم بۆنەیە نان و ماست ئەخۆن یان با بڵێن خۆشەویستی ئەگۆڕنەوە یەکتر ئەبینن. مەراسیمی ڕۆژی بەخشین یان ماستی قەڵاتێ مەراسیمێکی ئاینی و کۆمەڵایەتی کاکەیەکانە تەنها لە گوندی هاواری پارێزگای هەڵەبجە بەڕێوە دەچێت و کاکەیەکانی تری هەرێمی کوردستان بەشداری تێدا دەکەن. دیارترین خەسڵەتەکانی ئەم نەریتە دێرینەی کاکەیەکانیش ئەوەیە ئەگەر دوو کەسیان دوو بنەماڵە کێشەیەکیان هەبوو بێت دەبێت ڕۆژێک پێش ماستی قەڵاتێ ئاش ببنەوە ئەگەر نا بۆیان نییە بەشداری لە مەراسیمەکەدا بکەن. هەرێم عەبدوڕەحمان وێزگە نیوز گوندی هاواری پارێزگای هەڵەبجە.